لە بەلاغی سندیکادا داوامان کردووە کە شوێنە هەستیارەکان داوامی خوان تێدا بکەن. بێگومان بانکی سەرەکی خوێنەژێکێکە لەو شوێنە هەستیارانەی کە ڕاستەوخۆ هەستیارە و ئیشی کۆرۆناکانش لێرە ئەنجام درا وەکو چارەسەرکردن بە پلازما. بەڵام ئەم بەیانیە لە دوای کۆمەڵێک ناڕەزایەتی فەرمانبەران و کارمەندان و سەرجەمچین توێژەکانی ناو بانکی خوێن بڕیاریاندا کە بایکۆت لە بانکی خوێندا ڕابگەێنن بە کۆمەڵێک داواکاریان هەبوو. ئێمە وەکو سندیکا و نوێنەری بۆردی تەندروستی لە بەیانی هاتین لەگەڵیان دانیشتین خۆشبەختانە بە ڕەچاوکردنی بارودۆخی هاوڵاتیان بە ڕەچاوکردنی ئەو دۆخی کە بە تایبەت شاری سلێمانی تێکەوتووە کە دۆخێکی نەخوازرا و نالەبارە بۆیە بڕیاریاندا کە لەمڕۆوە لە دوای ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیە بگەڕنەوە سەر کارەکانیان هاوشێوەی پێشوو کاری خوان ئەنجام دەن نێهڵنکاری هاوڵاتیان بوەستێ. من کارمەندم جەنگیوە بەبێ هیچ ئیمتیازێ بەبێ هیچ شتێک نەیگرتوونەتەوە لە ژیانیان بەردەوام بوون. ئەم جارەش لە دوو کەرەنتینەی گەورەیە تەنانەت تەواریەکەی بەردەمی خۆم لە ناو خەستەخانەکە ئیعلانی مانگرتنیان کرد و ڕۆژنە ماڵەوە بەڵام من وتومە نابێت زەمیرتان پێش هەموو شتێکتان کوڕم شاری سلەیمانی هەمووی لە زیممەتی ئێوە حیاتی ئەوانە برامانن خوشکمانن کە سوکارمانن ڕجاتان لێ ئەەکەم بە هیچ شتێکەوە مەی بەستنەوە بیر لە ئیمتیازی خۆتان مەکەنەوە بیر لە ڕوحی خەڵک بکەنەوە لە زیممەی ئێمە. بانکی خوێن بانکی سەرەکی خوێن شوێنێکی هەستیارە دەستخۆشیەکی تەواو لە کارمەندەکانیانەکەین کە ماوەی تقریبا مانگ زیاترە بێ هاوکارمانە پشگیرمان بۆ ئەو کارانی کە بۆ نەخۆشەکانی کۆرۆنا ئەکرێن کە پلازمایان بۆ حازرەکەن بەڕاستی ئەمە خەمێکە ئەگەر لە کاتێکە ئەم ڕۆبڵین وڵا ئامادەنین کە پلازما چکە ئەو نەخۆشانە چاوەڕانی دەستی ئێمە دەستخۆشیان لێکین بە تەکید کێشەی گەورە دروستە بێت تۆ سێری ئەو هەموو نەخۆشە بکە کە حالیان لە خەسانەکان کەوتون چاوەڕانی دەستی ئێمن کە پلازمایان بینێ لەواتچە وەفاز زیاتر بێت. خەمخۆرانەی ئەمان و دڵسۆزی ئەمان باوەڕ ناکەم ئەو کارە ساتە بێڵن دروست بێت و ئیشاڵە بەردەوام بین لە کارەکانی خۆمان. ئێمە بەردەوام لە خزمەتی هاوڵاتیان نبووین هاوڵاتیان هەمووی کە سوکاری خۆمانن لەگەڵ ئەوەشا ئێمە کارمان ڕانەگرتووە کارمان بۆ هەموو نەخۆشەکان کردووە بەڵام ئەمڕۆ ئەم دوو ڕۆژەی دوایی تەنها کارمان بۆ کۆرۆنا کردوانی کە تووشی کۆرۆنا بوون پلازمایان لێوەرگین ئەوەمان ڕانەگرتووە نەک بڵێن ئێمە هەبەتەواتی کارمان ڕاگرت بێ بەڵام دوای پێدانی بەڵێن و هەوڵی کاک مازن و کاک جەبار و کەسومخان ئێمەش بڕیارماننا کار بۆ هاوڵاتیان و کە سوکاری خۆمان بکەین.